بەناوی خوای بەخشندەی میهرەبان، سڵاوی خوای گەورەتان لێبێ بینەرانی عزیز لە کوێگەن، جوانترین سڵاوتان لێبێ. خۆشحاڵم جارێکی تر لە خزمەتتانم لە چوارچێوەی ئەو ڕێنمایی و گرتنەبەرەی کە بۆ کۆرۆنا گیراوەتە بەر، ئێمەش بەردەوامی لەگەڵتانە. میوارەیە باز لە گرنگیدانی ئاینی پیرۆزی ئیسلام بە پاک و خاوێنی کە بێگومان ئاینی پیرۆزی ئیسلام هەمیشە ویستویەتی کۆی مرۆڤایەتی بە گشتی و شوێنکەوتوانی بەتایبەت پاک و خاوێنی و خۆپارێزی بکەنە یەکێک لە بنەما سەرەکی و گرنگەکانی ژیانیان. زۆر بەڕێز مامۆستا شێخ بەهادی نەقشبەندی، زانای ئاینی، میوانی ئەمێوارەی بەرنامەکەمانە بێ. مامۆستایان زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئامادە بوون. زۆر سوپاس. پاپاداش باتەوە مامۆستایان. بۆچی ئیسلام ئەوەندە بە دەور پاک و خاوێنی و گرنگیدان بە پاک و خاوێنیەوەیە؟ ئەم گرنگیدان لە چیەوە سەرچاوی گرتووە؟ بۆچی ئیسلام ئەوەندە گرنگی پێداوە؟ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان، درود و سڵاو بۆ سەرگیانی پاکی پێغەمبەری ئیسلام حەزرەتی محەممەد مستەفا صلی الله تعالی علیه وسلم. لە ڕاستیە هەر یەکێک لە ئێمە وەکو مسلمان وەکو بڕوادار سەرنج بدەین لەم شەریعەتە پاک و جوانە کە خوای پەروەردگار ناردوێتی و حەزرەتی محەممەد مستەفا صلی الله علیه وسلم کردوتە پێشەنگ و مامۆستا بۆ ئێمە لە فەرمودەکانی وردەبینەوە کە بەڕاستی ئێمە زۆر جار لە بیرمان ئەچێ، نازانین خوای گەورە چ خەڵاتێکی بۆ ناردوین، بیرمان نییە و بیریشی لێ ناکەینەوە تا حاڵەتێکی ئاوایەتە پێشەوە. شریعەتی ئیسلام سەر پاک و خاوێنی هەر کتێبێک لە کتێبە فیقهەکانی ئیسلامی بە هەموو مەزاهیبەکانەوە تەماشا بکەی لە کتێبە فیقهەکانە ئەوەڵ باسی کەکە کتابی سەرەتایەکە لە کتاب و تەهارە، باسی پاک و خاوێنیە. پاک و خاوێنی لە خواردن، پاک و خاوێنی لە پۆشاک و لە بەرکردن، پاک و خاوێنی لە جەستەی ئینسانەکان خۆی شریعەتی ئیسلام گرنگی زۆر پێداوە. تەنانەت خۆی تەبارەک و تەعالا لە قورئانی پیرۆزە دووهەم سوورەت کە ئینێرێتە خوارەوە بەسەر پێغەمبەر صلی الله علیه وسلم، دووهەم سوورەتی قورئان کە خوای گەورە نادوێتی خوارەوە کە ئەمە پەیامی ژیانی ئێمەی و کەتەلۆجی ژیانی بەشەریەتە ئەگەر لەسەری بڕۆین. خوای تەبارەک و تەعالا بە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ بە ئەمرە فەرمێ یا ئەیها المدەثر قم فأنذر وربك فكبر وثيابك فطهر والرجز فاهجر. يعني تو تماشا بکە خوای گەورە یەکەم شتێکە بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەنێرێ لە دووهەم سوورەتە باسی پاک و خاوێنیە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ با پۆشاکەکانی بەرت پاک بێ، پیس و چەپەڵی و ئەو شتانەی کە بە کەڵکی ئینسان نایە لە خۆتی دوور خەرەوە. جا پاک و تەمێزی لە شولارا بێ وەکو عەرزم کردن، لە خواردنە بێ، لە پۆشاکا بێ، پاک و خاوێنی لە عەقیدە و بیر و باوەڕا بێ، پاک و خاوێنی لە دڵا بێ. چونکەمان هەمووی پاک و خاوێنین. زۆر کەس هەیە بە جسم تەماشایەکەی جلی جوانی لە بەرایە، ڕەنگ و شێوەی خوشقلێکی جوانی هەیە، بەڵام لە ناخاوێرانە ناخی پیسە. خۆی تەبارەک و تەعالا باسی لە قورئانی پیرۆزە باسی بەنی ئادەمی کردووە، فەرمێ وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم، ڕێزی ناوە لە بەنی ئادەم، بەڵام بەنی ئادەم بە تەنها بڕواداریش نا، بڕواداری نەفەرمێتی بەنی ئادەم بەگشتی، بەڵام لەو لاوە ئەفەرمێ ئینەمە المشریکونە نەجاسون، بێ بڕواکان پیسن. پیسی کیۆ؟ پۆشاک نا، جلوبەرگ نا، پیسی دڵ و دەروون عەقیدەیە. فاتمە ئیسلام ئەوەشی قبول نییە کە عەقیدە و بیر و باوەڕێکی دروست و جوان و بۆ خوا سوڵحاوانە لە ناخابێ، بەڵام جەستەیەکی کوڵکن قژێکی دانەهێررا و بۆ منە بۆ بەرامەیەکی ناخۆشکەواتە ئیسلام هەردوو بارەکە ڕەدەکاتەوە. چش مسلمانێکی شوێنکەوتی خۆی کە گرنگی بە پاک و خاوێنی نەدا، چ کابرایەکەوە بیر و باوەڕ و عەقیدەیەکی دزێ و ناشرینیە. بەڵێ خۆی زۆر جار ئێمە سەرنج ئەدەین پیاوی وا هەیە بیر و باوەڕێکی باشی نییە، نوێژ و تاعەتی نییە، بەڵام لە شولارە زۆر پاک و خاوێن و جوانە، ئیتیمان بە جسمی خۆیدا، ئیتیمان بە پۆشاکەکانی ئەدا، ئیتیمان بە سیارەکەی ئەدا. باوەڕ فەرموو من قەومێکی خۆم هەبوو، دایم دەسە سڕێکی ئەوریشم لەبەر پشتێنەکەی هەبوو، لەبەر باخەڵی هەبوو، سیارەی پێ بۆ لەگەڵ لە سیارەکە دابەزێ خۆرە بەدەستە سڕەکە ناو گاعی سیارەکەی پاکە کردەوە. ئیتیمامی ئەوە بە پاک و خاوێنی ئەوە. خەڵکی وا هەیە لە شولاری پاک و خاوێنە، مسلمانیش نییە. مسلمانی وا هەیە مسلمانە، نوێژەکە ڕۆژ و ئەگرێ، عەقیدەیەکی باشی هەیە، بەڵام ئیتیمان بە پاک و خاوێنی خۆی نادا، ئیتیمان بە جلوبەرگەکەی نادا، ئیتیمان بە خواردنەکەی نادا. گەلێ جار خواردنێک ئەخوا لە دوایە هەڵناسێ دەستی بشۆرێ، یا پێشەوەی خواردنەکە بخوا
دەستی ناشۆرێ پێشەوەی خواردنەکە بخوا نازانی دەست لە چی داوە بەیانیان لە خەو هەڵاسێ زۆربەی زۆری هەڵ مسلمان لە خەو هەڵەسێ دەستنوێژەگرێ ئاو لە دەمولوتی ڕام مەضمەضەکە ئستیشاقەکە بەڵام خەڵکێکی تر هەیە نوێژ ناکە بەڵامکە هەڵەسێ لە خەو دەست و پلی ناشۆرێ پەلامار شتێکی تر ئەدا پەلامار شتێکەدا پەلامار ئیشێکەدا هەڵپەیەکەکە لەگەڵەوەش پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ هەریەکێ لێوە کە لە خەو هەڵسان با خێرا بچێ دەستی سێکەڕ دەستی جوان بشۆرێ چونکە ئەو نازانێ شەو دەستی بەرەو چۆ ڕۆشتووە دەستە بردەوە بۆ کوێ ئەمانە ئیتیمامدانە ئەمە بەڕاستی ئەم دینی ئیسلامە ئێمە قەرزدارباری ئەم پێغەمبەری صلی الله علیه وسلم بۆ خۆی تەبارەک و تعالی منە دەکا بە سەربەندەکانی خۆیان کە ئێمەی بە مسلمان خەڵق کردو و پێغەمبەری بۆ ڕەوانە کردو و پەیامە جوانەی بۆ ناردوین ئەم هەموو شتانی کە ئێستا خەڵک بە دوای ئەگەڕێ دکتۆرەکان پزیشکەکان دڵسۆزەکان بە دوای ئەگەڕێن ئێستا لێ وامەکە ئەمە بکە پاک و خاوێنی ئەوە بکە ئەمە هەمووی پێغەمبەر صلی الله علیه وسلم 1400 و ئەوەندە ساڵ پێش ئێستا ڕێنمووی ئێمەی کردو بۆ ئێمە دیاری کردووە مسلمانی وا بینی جلەکانی بەری بە جلی ڕەشە بە دەزوی سپی دووریوێتەوە جلەکانی سپێ بە دەزوی ڕەش دووریوێتەوە ینی ئیسلام ئەوەی ناوێ پێغەمبەر صلی الله علیه وسلم کە ئەمانە هەمووی لێو بۆ ئێمە جێماوە جارێ لە جاران ڕووی کردە سەحابێ بەڕێزەکان لە سەفەرە گەڕانەوە کاروانی بوون ڕایگرتن لەناو شاری مەدینە ڕایگرتن فەرمووی ئەنتم قادیمونە إلى أهليكم یا فەرمووی إلى إخوانكم ئێوە هاتوونە تۆ لە ڕێوە یەنەوە چون ناو کەسوکاری خۆتان ژە ناو ماڵ و مناڵی خۆتان فأصلحوا رحالكم بارەکانتان ڕاستکەن چوە دائیم باری وڵاغەکان لە ڕێگا تۆزی خوارە بێ بەم دیوە بۆ دیوە ئێمە لە کوردەواری خۆمانە بینیوانە بەردێکی گەورەیەی کا بە پارسەنگ بۆ ئەم بارە بەم دیوە لار نەبێ فەرمووی أصلحوا رحالكم باری وڵاغەکانتان چاکەن قیاسەکانیان تونکەنەوە وأصلحوا ثيابكم کراسەکانتان خۆپچەکەی بازی خەڵکە بینی خۆپچەکەی لەسەروی لە خوارە داخستۆ میلیۆنەکەی بەرز بۆتەوە خۆپچەی کراسەکەی داناخە شۆڕە بێتەوە بخوارەوە ئەم خۆری کراسەی ئیتیمان بخۆینە پشتوێنەکەی یا جلەکەی سیرەکەی پشتوێنەکەی نەوعێکە شەروەڵەکەی نەوعێکە بچۆغەکەی نەوعێکە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی أنتم قادمون إلى أهليكم فأصلحوا رحالكم وأحسنوا ثيابكم حتى تكونوا بين الناس كالشام بعد ناو خلقها وخالي سر رومدوابن آخر إنسان ئەگەر دیقەتی بێگە کەسی خاڵێک بە سەرڕوومەتیەوە بێت لە دوورەوە هەستی پێەکەی وەکوشتی تر نییە فەرمی باوکو ئەو خاڵی سەرڕوومەتە لە دوورەوە دیار بن مسلمان ئەبێ لەگەڵ خەڵکی ترە جیاوازی هەبێ لە جلوبەرجی لە پۆشاکی لە هەسوکەوتی لە تەعاملی لە هەموو شتێکە حەسوودی نەبێ بەخیلی نەبێ جنێو فرۆژ نەبێ بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم هەمووی بۆ بەیان کردوین ئەمە ئەمڕۆ کە ئەمەی ئەوترێ بەڕاستی ئێمە پابندبوونی ئێمە بۆ ڕێنماییانەوە ئەبێ دڵمان خۆشکە چونکە ئەمە بەشێکە لە عیبادەت بۆچی ئەم هەموو ڕێنماییە جوانە یعنی پێش ڕێکخراوی تەندروستی جیهانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم 1450 ساڵ بەر لە ئێستا ئەم ڕێنماییانی بەخشیوە بە شوێنکەوتوەکانی تا ئێستاش دەماودەم هاتووە ئێمە کاری پێکەین بەڵام بۆ بەشێکی زۆر لە مسلمانان بۆچی ئەم ڕێنمایانە تازەیە بۆچی خەڵکێک پێی وایە ئەم فەرمودانە و ئەم ڕێنمایانە ئەم ئامۆژگاریانەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم شتێکە لەگەڵ کرۆنایە هاتووە لەگەڵ کرۆنایە زیندوو بۆتەوە لە ڕاستیە ئەتوانم بڵێم هەڵگرانی ئەم ڕێگە و ڕێبازە ئێمە کەم تەرخەمێکی زۆرمان هەبووە من وەکو خۆمان پێشەکی گلەیەکە لە خۆمان وەکو مامۆستایانی ئاینی کەم تەرخەمیمان بووە زۆر شت هەیە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم خۆی گەورە ڕەوانەی کردو قورئانێکی لەگەڵا ناردووە و فەرمودەکانی خۆی بۆ خەڵکمان جوان ڕوون نەکردوەوە هەندێک جار پەیمان پێ نەبردووە هەندێک جار زۆر جۆمان پێ نەداوە هەندێک جار وتمانە پێویست ناکە سوکە ئیهمالیەکی تیا بوو و ئیلا ئەوەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ ئێمەی بەیان کردووە بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم 1400 ساڵ پێش ئێستا کۆمەڵشتی بۆ ئێمە دیاری کردووە فەرمێ ئەمانە لە فیترەتی ئینسانە هەر لە سەرەتاوە ئەها خەتە نەکردن کە زۆر جار چێژمەچێژێ لەسەر دروزە بێ نینۆکردن لابردنی مووی زیاب بە لەشی ئینسانەوە ئەگەر لە ناوردن لابردنی مووی بنباڵ لابردنی نینۆک یعنی پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ ئەمانەی بۆ ئێمە دیاری کردووە هەر هەمووی ئەگەر تۆ تەماشا بکەی حکمەتی تایە پێغەمبەر دیاری کردووە ئێستا ئێمڕۆ تۆ تەماشاکەی دەڵێ من لە مامۆستا لە مەکتەب پێوتم یا وەڵام من دکتۆرەکە چوون بۆ لای پێوتم ئەم نینۆکەی کە تۆ ئەیبینی نینۆکەکە زۆربەی زۆری خەڵک دەڵێ من مسلمانم بەڵام بە تایبەتی دیقەت بە لە گەنجەکان و لە ئافرەتیشا نینۆکیان دیوان هەیە نینۆکی لەوانەیە بڵێم چەند سامتینێ 4 سامتین 3 سامتین نینۆکی درێژ کردووە ئەمە پیسی ئەچێتە ژێری تووشی نەخۆشی دەکات
ئەمە پیسی ئەچێتە ژێری لە کاتی دەستنوێژە تەڕ نابێت دەستنوێژەکە دروست نییە. مامۆستا زۆر جار ئەیبینی لە کۆمەڵگەی خۆمانە سمێڵ هێشتنەوە و بردننەوەی وەکۆڵی لولکردنەوەی بەڵێ بۆ بەجۆی لە پۆز و خۆنواندن یەکێکە لەو شتانەی هەیگەڕێتەوە بۆ شتێکی فیتری یەکێک لەو شتانەی کە پێغەمبەر باسی کردووە سمێڵ کورتکردنەوە هێڵانەوەی ڕیش. ئێمە زۆر بەڵگەمان لە بەردەسای لە ڕاستیە ئەگەر ئێمە بمانەوێت ئەم شتانە ڕوونکەینەوە کاتی زۆریشی ئەوێ و حەق واشە ئێمە بگەڕن بە دوای ئەم شتانامە زۆر جار باسیەوەم کردوتمە حەق وایە ئێمە مامۆستا باسی زەکات و سەرفترە و کۆمەڵەشت هەیە وازی لێبێنین بگەڕین بە دوای ئەم شتانە کە خەڵک پێویستی پێدی حاجەی خەڵکە پیاوی وا هەیە مسلمانە ڕیش و سمێڵ و قژەسەر و هەمووی تێکەڵ بۆ بەسەریەکە خزمەتیشی ناکە. خۆ هەر پێغەمبەرەکەی ئێمە فەرموویەتی من کانە لەهو شعر فەلیوکرم شعرەهو. هەر کەسێک لە ئێوە ئەگەر قژی هەیە با حورمەتی ئەو قژە بگرێ ڕێزی ئەو قژە بگرێ خزمەتی بکە یعنی شانەی بکە گەنجار چاوری بکە بچۆ لای دەلایەکێک جوان جوان بۆ ڕێقات هەر تاڵی ڕوونەکاتە شوێنێ ڕیشت هەیە ئەم ڕیشە بازی خەڵک هەیە خۆ ڕیش کە ئێمە بازەکان لە سونەتە هیوایە هێڵێتەوە حەز ناکەی چاویشی پێ بکەوێ هەرقە لە ڕیشەڵانەوەشە بێتەوە خزمەتی ئەم ڕیشە ناکە هەر تاڵی ڕووی کردوتە شوێنێ ئەڵێ کورە دە دنیا ئەوە نانێ نەکاکە دنیاوە نانێ پیاوێک زۆر جار گێڕاومەتەوە ئافرەتێک چوە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم دەستی پیاوەکەی گرتبووی لەگەڵ خۆیان بردی خزمەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم کۆمەڵە سەحابی زۆر لە خزمەتیدا دانیشتبوون وتی ئەی پێغەمبەری خوا دایک و باوکم بە قوربان جا عادەتی ئەوانەوە بە سەحابی و سەحابی هەمیشە ئەویان وتوە دایک و باوکم بە قوربان بێ هەرچێکی وتبێ پێغەمبەر صلی الله علیه وسلم گیان لەسەر دەست لەسەر دەست قبولیان کردو فەرمی ئەی پێغەمبەری خوا دایک و باوکم بە قوربانە بێ ئەمەم بۆ ڕابێنە بۆم فێرکە ئەمەم بۆ فێرکە سەرنج یا قژی درێژ ئالۆسکا و ڕیشێکی درێژ و ئالۆسکا و تێکەڵ و پێکەڵ بەسەر یەکە پێغەمبەر صلی الله علیه وسلم زەردەخانەیەکی کرد بە قسەی ئافرەتەکە و ئافرەتەکە وتی تۆ بڕۆ دوایی وەرەوە دوایی دەلایکیان بان کرد و قژ و سەر و ڕیشی وەمانیان بۆ چا کرد و جوانیان کرد و پاش سەعاتێ دو سەعاتە چەندێکە ئافرەتەکە هاتەوە بۆ خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمی پیاوەکەت بەرەو بڕۆرەوە سەرنجی دانی ناسیەوە وتی بۆ ڕاماوەتی قوربان نایناسمەوە نازانم کامەیە پیاوێکیان پێشانە یعنی پیاوێکی تر گۆڕانێکی جەزری بەسەر هات تۆ لە ماڵەوە بۆ بەشێ دەی ئەم ئافرەتە حەزی بەوەیە پیاوەکەی جوان بێ پیاوەکەی پاک و تەمیز بێ ئێمە لەم دینی ئیسلامە وەکو زۆر جا حاڵی نەبووین پیاوی وا هەیە کە ئەچێتە دەرەوە بۆ حەفلەیەک بانیەکەن جووتێک کڵاشی پەڕۆ کاتە پێی قاتە شاڵی جوانە کاتە بەری ڕیشیە تاشێ بۆنی خۆش لە خۆی ئەوە خۆی قیت و قۆزەکە ئەمە چێ بۆ دەرەوە بەڵام وەختێت و بەناو ماڵ و مناڵەکەی بەجلی ئیشەوە منە دەکاوە سەر ماڵ و مناڵە بە کۆرەوە عرەقاوی و بۆ ناویەکە و بەجلە ئیشەکەی و لەسەر خەنەفەیە پاڵێکاتەوە های هیلاکەم ئیتر قەرێکی زۆر منە دەکا بەسەر ماڵ و مناڵە تااقەتی نێ بچێت تۆجە خۆی بشۆرێ دە شریعەتی ئیسلام وان ناڵێ وەڵڵا ئەوەی کە شریعەتی ئیسلام داوای کردووە ئافرەتان هیوانێ لە ماڵۆ دانیشتووە ئەوەنە دانیشتووە لە ماڵۆ مەکسیەکەی وەکو دەزی کلێنەزاوە دەقی گرتووە پێش ڕۆژی تێکەوتووە پیاوەکەی مە پێخۆش نییە ینی کە هەڵە سێدا ڕوا بۆ مەتبەخاچێ بە ئیشەکە پیاوەکە سەر جێدا هەر لە خۆم پیاوە دەریەگیرێ شریعەتی ئیسلامەوەی داوا کردو وەختێک کە ئەم ژن و پیاوە بە یەکەوە لە ناو ماڵ خێزانێکیان پێگەناو کاچنە سەر جێگا ئەو وەختە پیاوە کاڵچە بچە دەمودانی بشۆرێ بە بڵچە و بۆنێکی خۆش لە خۆی باو ئافرەتەکە ئەو کاتە سە بچێت جلێکی جوان کاتە بەری دەمودانی بشۆرێ و قژەکەی دابێن ئەو وەختە بچێتە سەر جێگە لای پیاوەکە ئێمە حەچی شتمان هەیە لە پێغەمبەر صلی الله علیه وسلم شارەزاییەکیشمانەکە بێ بە پێچەوانەوە عەکسەوە وەرمان گرتووە وی لە شریعەتی ئیسلام ئەوەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویەتی ئەو بەرنامە جوانە بمانەوە ئەگە پابەند بین پێوەی بەخوا هەمومان سەحەتیشمان باشە بێ و هەمووشمان ژیان و گوزەرانمان خۆشە بێ ئەوەی ئێمە دەستبەرداری بووین وازمان لێناوە بۆیە شریعەتی ئیسلام پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویەتی تەنەظەفوا فإن الإسلام نظيف هەر کەسێکت بینی پاک و تەمیزە تۆ دڵت بۆ ئیسلامە ڕۆڵێ مسلمانە بۆی وا پاک و تەمیزە خۆ ئەم حاڵەتەی ئێستا بەسەر و خەڵکە هەیە لە وڵاتان بچ عالەمەیە باسێکە لە پیسخۆریە ئەڵێن لە پیسخۆریە تۆ بەراست خۆی لە خۆیان حرامە تۆ ئەیهێنی بە زیینویەتی گەلێ جارێمەی بینین لە گرتەیەکی ڤیدۆی تەماشادرێ یەنن شیشەکەکەن بە ناوسکیان لەم سەر بۆ ئەو سەر بەم هەموو هینەی کە لە ناوسکیات خەنە ناو هینێکە و لەسەر ئاگرەکە ئەم دیودیۆکە بژێ ڕووکەشەکەی دیوی دەرەوەی خوا دەی ئەمە خۆی تەبارەک و تەعالا ئەمەی داوا لە ئێمە نەکردووە خۆی گەورە فەرمووی کولوا من الطیبات
شتە پاکەکان بخۆن شتی پاک لە بەرکە شتی پاک بپۆشە هەتا لە ئافرەتانشە لە هاوسەرگیری شاخوای گەورە قبولی نەکردووە پیاوی پیس ژنی پاک شووی پێ بکە و ئافرەتی پاک شوکا بە پیاوی پیس یا پیاوی پاک ئافرەتێکی پیس بێنێ دائما ئەم پاکیە تنظفوا فإن الإسلام نظيف لا شو يجري فمن صلى الله عليه وسلم الطهور شطر الإيمان نيوي إيمان باكو خاويني ئەم پاک و خاوێنیە ئەمڕۆ خەڵک لەوانەیە بە ئێمەی بفرۆشێتەوە هەرچەند ئێمە پێشمان ناخۆش نەبێ کە خەڵکێکەیە بیرمانە خاتەوەکو مسلمان ئەمە هی خۆمانە ڕۆنی خۆمانەوە ئەیەنەوە لە سیمەلی خۆمان ئەبێ دڵمان پێ خۆش بێ زۆر باشە بەڵێ بینەرانی یازی و خۆشەویست ئێوە یازیز و خۆشەویستیش لە ڕێی ئەو ژمارە مۆبایلانەی کە ئێستا هاوکارانمان لەسەر شاشەی کەناڵی ئاسمانی پێیان پێشچاویەوەی دەخەن دەتوانن پەیوەندی بە بەرنامەکەەوە بکەن لە سنووری تەوەرەکەمان کە گرنگیدانی ئیسلامە پاک و خاوێنی پرسیار و سەرنج و پێشنیارەکان یا هەر پەیامێکتان هەیە ئاڕاستی مامۆستای بکەن بەڵام دووبارەیەکەمەوە ئەگەر بتوانن لە چوارچێوەی تەوەرەکەدا بێ زۆر سپاستان دەکەم. کاک جەمال لە هەولێر کاک جەمال سڵاوی خواد لێبێ فەرموو چه پەیام و چه پرسیارێکت هەیە. کاکە ریاض سەلام عەلەیکم. وعەلەیکە السەلام وڕەحمەت الله. کاکە ریاض دەستخۆشی لێ دەکەم بۆ بەرنامە جوانەکە بەخێراتنی مامۆستای بەڕێزی دەکەم. وەڵی هەندێک تێبینین هەیە کاک ریاض دەبێت دوو دەقە مەجالێکی برای خۆت بدەین. ڕووی لە مامۆستا دەکەم مامۆستای بەڕێز خوای گەورە بۆ خۆی هەندە جوانە یحب الجەمالیش ئەوان هەر جوانیشی پاک و خاوێنیشی خۆش دێ ئەوە یەک دوو بۆ مامۆستایانی ئاینی کاتێک کە قەزیەت دەقەومێ لەسەر مەوزوعەتی ئایا کرۆنەیە ئایا هەر نەخۆشیەیە ئایا پیسی ئایا هەرشە باسی ئەو مەوزوعە لە مزگەوتەکانیش ناکەن دێن لەسەر کەناڵە تەلەڤیزیۆنەکان باز دەکەن ئەوە یەک کاکە ریاض مامۆستای ئێوە بەعام دەو شوێنێک کە لێرادەوەتن وتار بۆ خەڵک دەخوێتەوە بۆ ئەوانەی کە دێن نوێژ دەکەن بۆ باسی عەرەبێک دەکەن کە هەزار و ئەوەندە ساڵە لە زمانی پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام کاتێک بێکە خورمایەکی داوە بە خەڵکی باسی دەکەن چیتە باش بەڵام باسی ئەو خاوێنەی ناکەن کە خەڵکی کوردی ئێمە مەسەڵەن کە خاوێنەیان مسحافان بکەن بەڵام باسی کوردت ناکرێت بەتەکمل نییە باسی بکەن کە بڵێن فلان کووردا ئەوە خێری کرد ئینشاءالله خوای دەباتە ئەخوا دەباتت بۆ باش کەتی باسیەوە عەرەبەتان کرد کە بنکە خورمایە کە شیوەکی داوەتە بێوەزێکی کە شیوەکی داوەتە هەتیوەکی باسی ئەو مەوزوعانە ناکرێت ئیلا لە کاتی کە شتەکە دروست دەبێت ئەو باسی مامۆستایانی لە دینی بەرەکان باسی ئەو زۆر سپاس بۆ بەڕێستان ئینشاڵڵا دوای جەنابی مامۆستا هەوڵ ئەدەین وەڵامی تێبینی سەرنجەکانت بداتەوە. زۆر سپاس لەبەرەوەی کە خەڵکێکی زۆر لەسەر هێڵی پەیوەندیە و ئەوانیش کاک ئەدیبمان لەگەڵ لە کەلارەوە کاک ئەدیب سڵاوی خوات لێبێ فەرموو چ پەیام و پرسیارێکت هەیە بۆ بەرنامەکە. مافەیان دەستخۆشی بەرنامەکەتان لێکم زۆر سپاس بەخیازنی مامۆستاش دەکەم دەستی ماچەکەم زۆر سپاس حەزەکەم مامۆستا ڕووکردنەوەی زیاترمان بۆدا ئەم تایزە شتامان نەبیستەوە کە مامۆستا باسیێکە ئەم شەوە باسەکرا بۆ ئێمە حەزەکەی ڕووکردنەوەی جوانتر بدات لەسەر فەرمودەکان پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆ پاک و خاوێنی زۆر باشە ئینشاءڵڵا ڕوونکردنەوە و فەرمودە و بەڕێستان کاک ئەدیب گیان سپاس. وا دیارە کاک ئەدیب ئاماژە بەوە کاکە بەرزانمان لەگەڵە لە کەرکووکەوە کاک بەرزان سڵاوی خوات دەبێ. سڵاوی خوش بەخێراتنی میوانە بەڕێزەکەتانەکەین. والله دەربارەی ڕاست لە تەوەرەکە دەرەچم بەس دەربارەی شتێک قساکەم پاک و خاوێنی هەیە بۆ مزگەوتە ڕۆ نوێژی جومعەیە بە بیجامەیەکەوە ڕوا داوای لێ بردەکەم لە تەوەرەکەش دەرەچم هیوادارم مامۆستا دەربارەیەوە قسە بکاتەوە نوێژ جومعەیە کابرا لە خەوڵەسی بە بیجامەیەکەوە نیمەڕۆ سەعات 11 چێ بۆ وتاری جومعە بە بیجامەیەکەوە یان غوسڵی جومعە دەرناکە دەربارەی ئەوە هیوادار دەربارەی ئەوەش کەمە باسی ئەوەمان بۆ بکە و زۆر سوپاس دەکەین. زۆر باشە زۆر باشە کاک جەوهەر لە سلێمانی کاکە جەوهەر سڵاوی خوات لێبێ فەرموو چ پەیامێک چ قسەیەک دێ بۆ بەرنامەکەمان. السلام علیکم. وعلیکە السلام ورحمەت الله. دەستخۆشی بەرنامەکەتان زۆر بەخێراتنی مامۆستای بەڕێز دەکەم. سپاس قوربان. فەرموو کاک جەوهەر گیان. بەڵێ
پرسیارم مامۆستای بەڕێز لەسەر دەستنوێژ و پاکخاوێنتان بەرهەم لەسەر پاکخاوێنیە. بەڵێ من لە هاوینە هەندێک بەڕێز هەندێک مسلمانی بەڕێز پاپوجیان لە پیایە و جووتێ گۆرە لە پیایە دێ دەستنوێژ دەگرێ بەسەر ئەو پاپوجی گۆران دەستنوێژ ئادشتە بە قاچیان برین باسوشتیە شوێ باسی شەر بەخوار بارچی حاڵێکەوە شێوە شیعی ئەرجەوە وەڵاگە تۆزە ینی پرسیارەکە دووبارەکەیتەوە تۆزە وازەحتر بۆی تێبگەم و بینوسم. بەڵێ کاکە ئەویاس لەسەر دەستنوێژ بەڵێ دەستنوێژ لە هاوینە من نەک جستانێتە ساڵە خوفە شتێ هەیە لەو کاتی ساڵی سەما تا حەدێ بەل لە هاوینە دیمە هەندێک مسلمان لەم زێوتەکان بەڵێ دەستنوێژەگەێ باشێت بەچی حاڵێکەوە دەستێکتە بەسەر ئەم ئاچوگۆری قینێدایان بەسەر پاپوج میێ لە پێیا و پاپوچ زۆر باشە تا چەند دروستە ماوەسا بڕوان ڕوون کاتەوانە دەستخۆشتانم سەرکەوتو بنیشەڵە زۆر باشە زۆر باشە وەڵامت بۆ وەرەگرم دەستان خۆش سەرکەوتو بنیشەڵە. کاک جوتیارمان لەگەڵە لە هەڵەبجەی شەهیدەوە کاک جوتیار سڵاوی خوارد لێبێ فەرموو. سڵاوی خوای گەورە لە ئێوە و تەمام مەسافە ڕێزانەیەش و سڵاوی خوای گەورە لە هەموو مسلمانانی کوردستان دەستخۆشەکان لێ یەکەم بۆ بەرنامە جوانە. یەک پەیام هەیە هیچ پرسیارێکمان نییە لە مامۆستا. الحەمدولله دینی ئیسلام وای لێ هاتووە ئێستا مولحیدان لە وشەی پاکوخاوێنی زیاتر لە جیاد و تێکۆشانە ترسن. زۆر سپاسەرەوە سپاس بۆ بەڕێزت کاک جوتیار. کاک حاجی سعیدمان لەگەڵە لە سلێمانیە و کاک حاجی سڵاوی خوارد لێبێ فەرموو چ پەیام و پرسیارێکت بۆ لێوەش و لە مامۆستاش و لە هەموو بیسەران و بینەرانتان بێت. زۆر سپاس. وەڵای یەکەم پرسیارم لە مامۆستا بەڕێزاوەیە ئەڵێم دوعاکردن بەنسبەت ئەم جۆرە نەخۆشی و ئەم ڤایرۆسە و کەبڵا بۆتەوە ئایا دوعاکە تایبەتی بێ یاخۆ گشتی بێ ئەوەی پرسیارەکەم. پرسیاری دووەمیشم ئەوەیە ئایا و خۆپاراستن لە ڕووی شەرعەوە دروستە خۆ ئینسان خۆی بپارێزە زۆر بەباشی یان نا؟ چکە هەندێک کەسێ ئەڵێ خۆ بپارێزە ئەڵێ خوا حسابە یعنی نایەوێت هین بێ هەر ئەڵێ خوا حسابەش نازانم ئەوە حقەتەکەی ئێمە هەموو مسلمانی ئەزانی کە خوای گەورە هەر شتێ خوا قەراری ببێ بەڵام خۆپاراستن دروستە یان نا؟ دەستخۆشی لەتان لێکەم بەخێراتی مامۆستاشەکەم. زۆر زۆر سپاس بۆ کاک حاجی سعید دایکی محەممەد لە چەمچەماڵ دایکی محەممەد سڵاوی خوارد لێبێ بە هیوای تەندروستێکی باش بۆ بەڕێزت فەرموو چ پرسیار و سەرنجێکت بۆ بەرنامەکە هەیە. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. والله پەیوەندی بە بەرنامەکەشەوە نییە بەس پرسیارم لە مامۆستا هەیە. بەڵێ فەرموو. من برایەکەمە بوو نەخۆشی ژێرپەنجەی بوو. بەڵێ برایەکەمە بوو نەخۆشی ژێرپەنجەی بوو. بەڵێ لەم کاتەیە ئەمریکانی لەم ترس و لەرز شتەیە نەیان شۆری و کفنیان نەکرد. یعنی لەم حاڵەتی کۆرۆنایە ئەمری خوای کرد و بەبێ کفن و دفن. بەڵێ متمانە بێ گوناحبار نەبێ. یعنی براکەی جەنابەت پێ دوایە گوناحبار بووە؟ ئەڵێ مەبێ گوناحبار نەبێ نەمان شۆری و کفن و شتمان نەکرد. خۆشی زۆر باشە یەک مێژی ناچوو یەک ڕۆژووی ناچوو. زۆر باشە ئینشەڵا وەڵامت بۆ وەرەگرم دایکی محەممەد خوای گەورە لە براکەش خۆش بێ و ئینشەڵا جێگەی بەهەشتە. کاک محەممەدمان لەگەڵە لە کەلارەوە کاک محەممەد سڵاوی خوارد لێبێ فەرموو. السلام عليكم. وعليك السلام ورحمة الله. دەستخۆشی بەرنامەکەتان لێکەم. زۆر زۆر سپاس. وەڵایی ڕاستیترە پرسیارێکمەیە خەڵکی زۆرە هەیە ئەم دەخۆشیە لە سپەک و پەلەوەر و شەمشەمە کوێرە هەیە یان دەلایەن خوای گەورە و ئەم نەخۆشیە بۆمان هاتووە ئەو پرسیارم بۆ ڕاستی. زۆر زۆر باشە قوربان ئینشەڵا وەڵامت بۆ وەرەگرم داوا لە هاوکارانیشمانەکەین ئیدی پەیوەندی دیکەمان بۆ وەرنەگرن بۆەوەی پەیوەندیەکان زۆر بوون و وەڵامیش وەرگرم. مامۆستا دەڵێ خەڵک دەڵێن ئەم نەخۆشیەمان لە شەمشەمە کوێرە و سەگ و کۆمەڵی ئاژەڵی دیکەوە بۆ گوازراوەتەوە. ئایا ئەمە نەخۆشیەکە خوای گەورە بۆی ناردوین یان بۆ منە لەم شتانەوە بۆ ژیانی مرۆڤ گوازراوەتەوە؟ لە ڕاستیە ئێمە وەکو موسڵمان باوەڕمان بەوە هەیە کە خوای تەبارەک و تەعالا نەخۆشی دروست کردو و نەخۆشی هەیە. بەڵام لەگەڵەوەش هیچ نەخۆشیێک نییە چارەسەری بۆ دانا نابێ. چارەسەری هەیە. ئەکرێت هەندێک ڤایرۆس هەیە بە دەستی خست و بە ئارەزوو کاری بڵاو بکرێتەوە بەڵام ئێمە ئیشەکەمان لەسەرەوە نیە قسەی ئێمە لەسەرەوە نییە.
سێمە لەسەر ئەم ڤایرۆسی کە ئێستا بڵاو بۆتەوە ئەڵێ لە ڕێگەی شەمشەمە کوێرە و لە ڕێگە ژێمە چەند ساڵ پێش ئێستاش ئەنفلۆزا بڵاو بن ناو خەڵکایەک ئەنفلۆزەی باڵندە و یەکێکەوەی بەراز و ئەنفلۆزەی تەبیعی کە ئینسان خۆی تووشی ئەبێ گەلێ جار ئینسان تووشی نەخۆشیە بێ ئەم نەخۆشیە لەوانەیە لە هۆی بەهۆی سەرماوە بێ گەلێ جار لەوانەیە بەهۆی تەسەمومەوە بێ شتی خراپ خواردووە گەلێ جار لەوانەیە زۆرخۆری بێ گەلێ جار لەوانەیە زۆرخەوی بێ گەلێ جار لەوانەیە هۆی پاک و تەمیزی خۆی ئێتیمامی بە خۆی نەداوە ئا کوردی خۆمان ئەڵێ گەرما بردی سەرما لێیە ئا کوردەواری خۆمان زۆر شیان دیاری کردو سەرما ئەمڕۆ سەرما لێدەیە تۆ 3 مانگتر 4 مانگتر لێ دیارە بۆی کوردی خۆمان بە سەرمایە تۆڵە سەرما دزە گەرما جەردە گەرما کوتوپڕی لێدا ئاڵە گەرما لێیە ئەمانە ئەکرێ بڵێ بەهۆی پیسخۆری بۆی تێکەڵبوون بە ئاژەڵ تێکەڵبوون بە باڵندە نەخۆشیەکان ببێ بەڵام ئەوەی کە زۆر گرنگە نەخۆشیەکە هەیە وجودی هەیە نەخۆشیەکە ئێمە چی بکەین بۆینە نەخۆشیەکە هەمان بپارێزی ئەوە مهمە نەک بە دوای ئەوە بگەڕێ ئەم نەخۆشیە لەکوێوە هاتووە و ئیختیساسی خاوەن ئیختیساسەکانە پزیشکەکان پسپۆڕەکان ئەوانەیە کە ئەگەڕێن بە دوای ئەوەی لەوکۆ بلێ لێکۆڵینەوە ئەکەن ئەگەڕن بە دوای معلومات ئەوان ئەگەڕێن بە دوای ئەمە لە چیەوە دروست بوو ئەوان بە دوای ئەوەگەڕێ من و تۆ تەنها ئەومان لەسەر ڕێنمایەکان وەربگرین و پارێزین و پشت بەخوا بەستین ئەوە ئەرکیەمێ دایکی محەممەد دەڵێ لەم حاڵەتایەم لەم کاتی ڤایرۆسی کۆرۆنایە براکەی کۆچی دوایی کە دۆخوالی خۆش بین خۆش بەبێ شۆردن و کفن و لەوەچێت تەڵقین و نوێژ لەسەرکردن بەرەو گۆڕستانیان بردووە ئایا براکەی هیچ گوناهێکیەگات کە ئەو حەزەکا بەونە لەوەچێ زۆر دڵنیا بێ لە زاری جەنابتەوە کە وەکو براکەی گونابار نییە چونکە ئینسان کە مردی تر هشتێکی لەسەر نامێنێ تەکالیفی شەرعی لەسەر نامێنێ نەگەوە بەدەست خۆی نییە بەس ئەوانەی کە شۆردن واجبە بۆ مردوو کفنکردن واجبە بۆ مردوو نوێژ لەسەرکردن واجبە بۆ مردوو دفنکردن واجبە ئەوەی کە نەکرابێ وەکو پێویست و بە پێی شەرعی خواڵ و کەوتیان لەگەڵ نەکرد بێت دەور و بەرەکە و ئەوانەی کە لەو کاتەیە لەوێ بوون ئەوانە گوناهبارە بن بەوەی کە بەواجبی خۆیان هەڵنەساون ومێ دەکەم ئینشاڵڵا براکەی ئەو دڵخۆش بێ بەوەی براکەی ئەو گوناهبار نییە و بەڵام ئیتر ئەو خەڵکانی کە کەم تەرخەمیان کردووە لە ڕاستیە لەوە ترسانەوەکو تازە ئەو کەسێک کە تازە مردووە ئەچێتەوە بازاری خوای زۆر باشە کاک جەوهر لە سلێمانی ئاماژەی بەوە کرد خەڵکێکی زۆرە بینین لەو ئەچێمە ئەهلی بازار و کەسەبە بێ کابرا بە پاپوچێکەوە دێت دوور بێ لە ڕووی جەنابەت و بینەران ئەوەی کە لە خوفە ئەکرێ زۆرجا مەسحی خوفەکرێ بەڵام ئەم ئەڵێ بەسەی گوێرەویەکەیە دەستێکی تەڕی پیا هێنێ ئایا ئەمە دروستەم جۆرە دەستنوێژە کە ئەو لەوەچێ بیباتە چوارچێوەی پاک و خاوێنیەوە بەڵێ خۆی لە ڕاستیە مەسحمان هەیە لە شریعەتی ئیسلام و کتێفیقەکان بۆیان دیاری کردوین لەسەر خوف دیارە ئەمە ڕێی عولەما اختلافیان هەیە لەسەرەوە عولەمای ئەم عەسر و سەردەمەی ئێستا گەلێکیان فتوایان داوا بە بگۆرەوی ئەکرێ مەسحی بەسەرا بکەی لە حاڵەتی زەروریە و بەڵام لەسەر دەستنوێژەوە بەڵام لە ئەسڵا خۆی ئەوەی کە شریعەت داینە و کتێفیقەکان و مامۆستەکان خوف نەوعێکە وەکو پێڵاو وایە وەکو پوتێک وایە کە تبێر وەکو گۆرەویە بەڵام چەرمە خوفیش پێناسەکەی ئەمەیە تۆ بە شوێنێکا کە ڕۆشتی بتوانانی بەسە ئەزاپی بڕۆی ئەگەر شوێنەکە تەڕ بوو قاچت تەڕ نەبێت تەڕی نایە بەدیوی ناوە لە گۆرەویە ئەوە بەدی ناکرێ من وەکو خۆم ئەڵێم لە گۆرەویە ئەوە جێبەجێ نابێ و هەر کەسێکی ئەو خوفە بەسەر گۆرەویەکە بە تایبەتی لە دەرەوەی مزگەوت و کە ئەڕوا ئەڵڵاهوممە ئەگەر کابرا عوزرێکی هەبێ بەهانەیەکی هەبێت لە ناو مزگەوت تا دەستنوێژ بگرێ هەر لەسەر کاشەکانی مزگەوت کە دەستنوێژی گرت دەستی تەر بەسەر گۆرەکان ئەمە شتێکی ترە بەڵام وەختی ئەو بە پاپوچەوە لە بازارەوە و دەستی هێناوە بەسەریاو لە بازارەوە شتی تری پێوە ئاڵێ خۆلی پێواڵێ تۆزی پێواڵێ ئەبێ بیری لەوە بکاتەوە کە ئەچێتە مزگەوت ئەوە چێ بۆ نوێژکردن خۆی گەورە فەرمێ خودۆ زینەتەکم عند كل مسجد بۆ ناو مزگەوت دەبێت تۆ جیلی جوان لە بەرکەی لە پرسیارەکان ژێرەوە بۆڵێ سەعاتی 11 لە ڕۆژی جومعەیە بۆ منە لە کاتە ئاسایەکانە هەڵەسێ لەوە چێ خۆی نەشوا لەوە چێ بۆ منە بۆن و بەرامەی خەوی پێوەیە بە بیجامەیەکەوە دێ بۆ مزگەوت لە کاتێکا خوا فەرمان بە موسڵمانانکە بە جوانترین و بۆن خۆشترین جلوبەرگ وەرنە مەساجید و پەرستگاکانەوە واتەمە وەڵامەکە و قسەی جەناب بدە بەسمەوە بە وەڵامی ئەو بەڕێزەوە کە باسی لەوە کە کابرا سەعای 11 وەڵەسێ و یەکسەر خۆیەکە بە مزگەوتە لە ڕۆژی جومعەیە خۆی لە ڕاستیە چوونی مزگەوت
هەر یەکێک لە ئێمە ئەگە بیرکاتۆ بچێ بۆ ماڵە دراوسەیەک بۆ سەردانێکی نیو سەعاتی لە ماڵۆ جلێکی جوانە کاتە بەری و بۆنیش لە خۆیەوە و اینجا چێ و ماڵە دراوسێکە ئەی مالی خۆی تەبارەت و تعالی ئەم خوا گەورە و عەزیمە ماڵێکی خۆشۆرینی جومعەش مامۆستا بەپێی فەرموودە واجبە جگە لە ڕۆژی جومعە لە کاتەکانی تریشە تۆ چۆن لە ڕوودێ من جارێکیان پیاوێک بۆ لای حاجیە چوین لە حەج هاتبووە وتم فلانە کەس بەتەمام چوین بۆ لای فلانە کەس بە خێراتنەوەیکی بکەین وتی وەڵای خۆ زۆر حەزەکەم بەس وەڵا ئاوا لە ڕووم نایە وتم بۆ وتی وەڵامە کراسێک و شەروالێکم لە پیایە و نعلم کردووەتە پێم وتم ئەی تۆ ئێستا هاتی بۆ ماڵی خوا ڕووکردم خوا گەورە و عەزیمە ڕوو بە قیبلە ڕاوەستای و تو وێژە لەگەڵ خوا کرد پێش شەرم نەبوو بەم کراسە قۆڵ کورتەوە و بەم شەروالە و بە جووتێ نەعلەوە بەڵام بۆ لای مامە حاجێک کە تۆ ئەچی ئەمە پێت عەیبە خەڵک بیرکردنەوەیکی خراپی هەیە ئەگینا وەختێک کە تۆ ئەچی بۆ مزگەوت خوای گەورە کە فەرمووی خودو زینەتەکم عند كل مسجد جەماعە سابا لەمەش تێبگەین کە خوا پێویستی بە جلو بەرگ و بۆنی عەتر و ئەوەی من نییە وەکو چۆن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ مەلائیکە لە خەڵکێ لە مزگەوتی ڕاکە کە بۆنی سیر و پیاز و بۆنی ناخۆش پێوە بێ بە هەمان شێوە ئەم بۆنی عەترە بۆ دروستکردنی پەیوەندی و هەماهەنگی و ینی مرۆڤ کە سەیری مرۆڤێکی قژداهێنرا و قۆز و بۆنخۆش و جلوبەرگێکی ئەتەکێتانەکە هەر لە خۆیە چاودڵێکرێت پێغەمبەری خوش لە چەندین فەرموودا فەرمێ مردووەکە زەرری پێ ناخوا بەڵام چاوی زیندوەکان عەزیەتی پێچێژێ کەواتە ئەمەش ئەم هەموو گرنگیدانە تەنها بۆ ڕێزگرتنە لە هەستی تۆ و ئەوانی دیکە کە لە مزگەوتە هەن بەڵێ وەختێک کە تۆ ئەچیتە ناو قەڵەباڵغێکە چیتە مزگەوتێکە چیت بۆ شوێنێک ینی خەڵک سەرنجت زۆر جار پێشینانی مەوتویان ئاڵێ خەڵک سەیری گیرفانت ناکات چیتیایە سەیری دیوی دەرەوە مەزهەرەکە دەکات جلەکانت چێ لەبەرایە دوژمن تێی ناڕەحەتە بێ دۆستەکانت دڵی پێ خۆشە بێ وەختێک کە تۆ ئەچیتە ناو خەڵکە دوای باسەکە لە فلانە کەس ماشەڵڵا پیاوێکی جوان و پیاوێکی پاک و تەمیز و ئەڵێ لە پاکەت دەرهاتووە ئەڵێ لە پاکەت دەرهاتووە ئاوەتێ تۆ پاکەتێک پسکی تشتێکی تایە پاکەتەکە کە لا ئەبیت و نالۆنەکەی سەی لا ئەم پسکیتە جوانە لە ناو ئەم پاکەتە حەزەکەی بیخۆی بەڵام وەختێکە ئەم ئینسانەژمی ئەڵێ لە پاکەت هاتووە دەرەوە پاک و تەمیزیەکەی وای لێکە خەڵک بەلایەوە تەعەجوبە سەرسامە مێنێ لە پاک و تەمیزیان پیاوە جوانە بەڵام وەختێک کە تۆ ئەچیتە ناو مزگەوت بەڕاستی بەجری خەوەوە وەختێک کە تۆ ئەچیتە ناو مزگەوت بە خۆنە شۆراوی یا شتێکی خراپت خواردەوە پێ جەنابەت فەرموود پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی إن الملائکة يتأذى بما يتأذى بنو آدم تۆ چیت پێ ناخۆشە و مەلایکەکانی خواشەوەیان پێ ناخۆشە کە تۆ جناو مزگەوت پیاز مەخۆ سیر مەخۆ با بۆنت لێ نەیە عەترێک بۆ لە خۆت و با خەڵک لە بۆنی عەترەکە وەختێکە ئەچیت بە تایبەتی دەرگای مزگەوتەکە جگەرەکەت مەکوژێنەوە بەنێوە نییە هێشتا دووکەڵەکە لە ناختای خۆ دەکەی بە مزگەوت خۆ دەکەم مزگەوتە نیوەی دووکەڵەکە لە مزگەوتەکە ئازچکەرەکە بۆ دەرەوە فڕایتە دەرەوە زۆر باشە مامۆستا ئەو بەڕێزێکی تر پرسی دوعاکردن لە خۆ پارازین لە نەخۆشی بە تایبەت لەم کاتە دوعاکردنی تایبەتی باشە یا دوعاکردنی گشتی ئەوەی کە خوایە جەمعی مسلمانان وڵاتی مسلمانان نەخۆشی مسلمانان قەرزاری مسلمانان یا هەرەوەی کە بڵێ خوایە خۆم و خۆم و خۆم و خۆم کامیان باشترە خۆی دوعاکردن دوعاچێکی ئینسانی مسلمانە بەڵام پێغەمبەر صلی الله علیه و سلم لە فەرموودەکانە بۆی دیاری کردوین دوعای برای مسلمان بۆ برای مسلمان لە پاشە ملە دوعاکە گیرایە من دوعا بکەم بۆ جەمیعی مسلمانان باشترەوە لەوێ بەتەنیا بۆ خۆمی بکەم چونکە لەوانەیە ئەو دوعایەکە من ئەیکەم بۆ مسلمانان خەڵکێکی جێ دوعای بۆم نەکاتەوە منیش لە دوعاکەی ئەو بێ بەش نابم بارەمەند دەبم ئەو دوعای من ئەیکەم بۆ مسلمانە بە دوعاکە من خوای گەورە ڕەحمی بکات دوعای کەسێکی بۆم نەخاتە کار بەڵام بە دوعای ئەم نەخۆشی و ڤایرۆسی ئێستا پێغەمبەر صلی الله علیه و سلم زۆر دوعای بۆ ئێمە دیاری کردووە ليش على دعاء مثلا في صلى الله عليه وسلم فرمي بناي اخوات بسم الله الذي لا يضر مع اسمه شيء في الارض ولا في السماء وهو السميع العليم اما دعاءك لدعاء ثاني في صلى الله عليه وسلم يا بتايبتي بون خوشي ومانا اللهم اني اعوذ بك يا انا نعوذ بك وكبكم به من البرص والجنون والجزام وسيء الاسقام يعني اما في صلى الله عليه وسلم مازال توسو ونصال بو دياري كدون من خوشي باواني كهيه خراپ نەخۆشی خراپەکان ئاسمە دوڵاتی وایە تۆ پیاوێکە بینی لە فلانە کەس نەخۆشە کام چی نەخۆشە وەڵای نەخۆشی خراپەکەیەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەوەندە ساڵ پێش ئێستا کە خوا ناردوێتی فەرموویەتی دوعا ئەم دوعای بکەن بۆ لە نەخۆشی خراپەکان خۆمان پارێزێ لە بەڵەکی بتپارێزێ لە گولی بتپارێزێ لە ناڕەحەتیەکان بتپارێزێ ئەم دوعانەی کە ئێمەکەین دوعای تایبەتمان هەیە بەتەنیا بۆ خۆمان نا بجمع بو مسلمانان لم كاتيا بتايبتي بو حمو مسلمانان من قناعتهم ويا بو مسلمانان جنابلكو بو همو جيهان بو بيا برواكانيش چونك اگر تو كسيك دراوسيد بي بابر بيا برواج بي اگر او توجبو توش توجبي نالكي توش توجبي
کچەکەی تۆ خێزانەکەی تۆ توژە بێ من دوعای بۆکەم خی گەورە بەو حاڵن نەیمرێنێ بەڵکو ئومێد ئەەکە ئینشاءڵڵا ئەم نەخۆشی بێتە سەبەبی گەڕانەوەی ئەویش بە ئیمانەوە بڕاتەوە وەکو زۆر خەڵکما بینی لەوەچە خەڵکێک بەشێ لە کاروبارەکانی ژیانی تەنها بۆ ڕێخستن و بەڕێوەبردننی ژیانی خۆی تێبگا سەیری ئەەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئاماژە بەوەکە ئەگەر پیا و بە ڕێگایەکی حەڵال لەگەڵ خێزانی خۆیان سەرجێیی و کاری شەرعی بکە خوا لە بەرامبەریان پاداشتی زۆری دەداتێ هاوڵان بەلایەنەوە سەیرە مەبەستمەوەیە کاک حاجی سعیدە و پرسیارەشی کرد کە ئایا خۆپاراستن لە ڕووی شەرعیەوە دروستە یان بەون هەر شتێکی هاکەزایی ژیانە مەبەستمەوەیە خۆپارێزی من ڕەچاوکردنی ڕێنمایەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەچنە چوارچەوەی پاداش وەرگرتن و پەیڕەویکردن لە سونەتەکانی پێغەمبەری پێشوا صلی الله علیه و سلم بۆ ئەوەی هەم لە دنیا خۆم لە نەخۆشی بپارێزم هەم لە قیامەتیشا پاداشتیان پێ وەربگرمەوە هەم هەر شتێکە پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆ ئێمەی بەجێ هێڵا بێ خۆی فەرموویەتی بە کردار و فەرمان و تەرەکت فیکم ئەمرەین بەڵێ ما إن تمسكتم بهما لن تضلوا أبدا دوشتی بۆ بەجێڵان فەرمی هەر کەس لێەوە دەستی پێوە بگرێ ئەگەر جوان دەستی پێ بگرێ قەت گومڕا نابن کە قورئان و فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمودەی پێغەمبەر دەستی پێوە بگرێ خێری زۆر دەستگیر ئەبێ پاداش دەستگیر ئەبێ و تۆ بەوەژە چیتە ئیطاری ئەوەی کە ئومەتی پێغەمبەری صلی الله علیه و سلم چونکە سونەتەکان جێبەجێەکەی بەڵام ڕێنماییەکانی تر ئێستا ڕێنمانی کە برا دکتۆرەکانمان کەن لەوانەیە ڕێنمایی ئەو دکتۆرانە یەکێک لەو دکتۆرانەی کە معلوماتی زۆرە لەوانەیە نوێژ نەکا من لە بەرچاوی نەگرم نا قازانجی بۆ من هەیە قازانجی بۆ مسلمانانی تریش هەیە ڕێنماییەکان ئێمە ئەگەر بجۆی بۆ بگرین و کاریان پێ بکەین پێغەمبەر صلی الله علیه و سلم کابرایەک هات خوشترێکی پێ بوو خوشتەکەی بەرڵا کرد فەرمووی ئەو بۆ نایبەسیتەوە فەرمووی ئەتەوەکەل عەلی الله پشت بەخوا بەسم بەڵام پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی ئەعقلها ثم توکل بیبەسەرە اینجا پشت بەخوا ببەستە ئێمەش بۆ ئەم پارێزگاریکردنمان لە نەخۆشی لە هەر دەردێکی تر پارێزگاریکردن ئەلویقات و خەیڕ من العلاج خۆت بپارێزی ئینجا دوایی تەوەکولت بەخوا هەبێ نە بەتەنها ئێستا زۆر کەس هەیە لەو سەربانە سێ قاتە کابرا خۆی فڕەباتە خوارەوە حتمی ئەگەر نەمرێ کۆمەڵی شوێنی یشکێ ئەتۆ بڵێ وەڵام بە پشتیوانی خوا لە بخاخن و خانە سێ قاتە خۆمەڵێمە خوارەوە ناکرێت خی گەورە اقتیداری هەیە هەرچی شت هەیە بۆ ئینسانی بکە بۆ مرۆڤایەتی بەگشتی بەڵام ناکرێتەوە بڵێ وەڵاهی من ئەمە ئاوە خۆمەم بدەمە ئەمە ئەوە پشت بەخوا بەسم ئەخر مە لە نەزانی ئەخن چی ڕاستە فێرعەون تەماشا بکە خۆی تەبارەک و تەعالا کۆمەکی دەکا حەزرەتی موسا و شوێن کەوتوەکانی لە دەریاکە پەڕینەوە لە بەحرەکە پەڕینەوە هەرەواوە بوو خی گەورە ڕێی بۆ کردنەوە بەڵام فێرعەون چونکە ڕێگە چارەکانی نەگرت بۆ دەست هێلە و ئاو قوتاری بێ لە ئاوکە خنکە ڕاستە لە ئاوکە خنکە من و تۆژە بە دەستگرین بە ئەسبابەکانەوە ئەسبابەکان دەست پێوە بگرە ئەنجا لە دواییە پشتیش و بەخوا قایم بێخوای گەورە پشتیوانی دەکا زۆر جارێمە وتومانە پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆ خۆی تەوەکولی بەخوای پەروەردگار بووە پشتی بەخوا بەستووە بەڵام دەستیشی بردو بە ئەسبابەکان لە شەڕا پێغەمبەر صلی الله علیه و سلم شمشێری پێ بووە درعی پێ بووە وەکو هەر کەسێکی تر خۆخوای گەورە وعدی داوەتی ئەی پارێزێ والله یعصمک من الناس ئاەتی قورئان نییە بەڵام لەگەڵەوەشا پێغەمبەر صلی الله علیه و سلم ناڵێ وەڵامی من خوا بەڵێنی داومەتی ئەم پارێزێ بام شمشێرەم پێ نەبێ چونکە تۆ ئەو شمشێرە بۆ کەسێکە بەرامبەرت ڕاوەستاوە درعەکە بۆی تیرەکە نەدبڕێ بۆی شیرەکە نەدبڕێ دەستگرتن بە ئەسبابەوە لە دینی ئیسلامە جێ ئەبێتەوە لە شەرعی ئیسلامە جێ ئەبێتەوە گەشتێکی زۆر گرنگی زۆر باش ماڵسەیان قورئانی پیرۆز خوا فەرمێ کولوا واشربوا ولا تسرفوا پێغەمبەری خوش صلی الله علیه و سلم دەفەرمێ بەونە مرۆڤ هیچ دەفرێکی پڕ نەکردووە لە گەدەی خراپتر بێ یا بەونە دەفەرمێ گەدەتان بکەم بە سێ بەشەوە بەشێکی بۆ خۆراک بەشێکی بۆ خواردنەوە بەشێکیشی بۆ هەوا و هەناسەدان مەبەستمەوەیە خەڵکێک دەستی جوان شۆردووە پاک و خاوێن لە کات و ساتی خواردنا شێوازی خواردنەکەی جۆری خواردن و خواردنەوەکەی تەندروستە بەڵام ئەوەندە ئەخوا ئەوەندە بۆمونە خۆی ناڕەحە دەکا کە شەو لەوەچە دەیان خەوی ناخۆش ببینێ قەڵەو ئەبێ ماوەیەک نازام زەخت و شەکر ئەم شتانەی تیا دروزە بە ئەمانەش تا چەند ئەچنە چوارچێوەی خۆپارێزی و خۆپاراستنەوە خۆی لە ڕاستیە ئەگەر ئێمە ئەو ڕێنمانە لە بەرچاو بگرین و بشگەڕێن ئەگەر مەجای ئەوە بێ جۆم لێ بوو چەگەڵێ بۆ باسی ڕابردوو باسی عەرەبەکان و باسی چی و چیەکەین تۆ باش تێگەشتی و خوا من دوو سێ جار ویستم پێی دووبارەکەمەوە تێنەگەشتم زۆر جار ئەو قسەیە بە ئێمە وترێ بۆ هەر باسی ئەوە کرێ باسی ئەمە کرێ باسی ئەوە کرێ باسی ناکرد لەم سەردەمەی ئێستای ئێمە من نمونەیەک ئەزی جەنابشت و بینەرانی بەڕێزی شەکەم جارێک حەکیمێک کوردەواری خۆمان ئەڵێن حەکیم
لە مەدینە لە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم ماوەی ساڵێکە 2 ساڵە چەندێکە ڕۆژێک چوە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی ئەی پێغەمبەری خوا ئەگەر ڕوخسەتم بێ بام بڕۆم بۆ شارێکی تر لێرە نەبم وتی بۆ وتی من حەکیم و خەریکی عیلاج بۆ خەڵک نووسم تا ئێسام 2 ساڵە یەک کەس نهاتوو بەلام بڵێم سەرم مێشێ نەخۆشم تەنانە ژانە سەرێک پێغەمبەر صلی الله علیه وسلم بەم پیاوە ئەفەرمێ ئاخر ئەم یارانی منە یعنی ئەوەی کە تەبعی پێغەمبەر بێ و شوێنی پێغەمبەر کەوت بێ هەموو کەسی تر نا خۆ خەڵک زۆر بوون لە مەدینە و لە مەککە و باوەڕیان بە پێغەمبەر نەبوو پێغەمبەریشیان بینی و جۆشیان لە ڕێنمایەکانی بووە ئەو کاتی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی ئەیوها الناس کە چووە مەدینە هەموو خەڵک زۆربەی زۆری جوان لێ بوو بێ بڕواکانیشەوە فەرمووی ئاخر ئەم یارانی منە عادەتیان وایە دووشت بەیانەکە یەکەم ئەفەرمێ حتا برسیان نەبێ نان ناخۆن کەنانیان خوا زۆر ناخۆن حتا خەویان نەیە ناخەون کە خەوتیشن زۆر ناخەون ئێمە ئەمڕۆ وەکو جەنابت فەرموو دەستە شۆرێ دەستی جوانە شۆرێ دەستی تاقیمەکە دەمودانیە شۆرێ ڕۆن و برنجی کوردیژە ئەگەر بەدواشتی باشە ئەمە باشە ئەمە چاکە ئەمە وایە بەڵام لەگەڵەوەشە ئەوە نەخوا ئەو نەخوا لە دوایە ناتوانانی هەڵسێ ئەڵێ بەخوا ئەوم خواردو بێتاقەت بوو یا تا سەعات خەوێ ئەمە مەعیدە وێرانەکە جگە لەوەش کە قەڵەوە دەکا مەعیدە وێرانەکە تۆ توانان نامێنێ لە 50 ساڵی ئەگە تا 50 ساڵ تا 6 ساڵ بژی لە 50 ساڵی بە دوایتر نانە بۆ ناخورێ لەی وەختی خۆی هیلایکی کردووە هەروەکو جەستت خەوتن شەو تەماشاکەی سعات 12 نەخەوتووە بەیانی سعات 12 هەڵ نەساوە لەگە سەرە کاتە سەرسەینەکە سەر خەویلەکەوێ ئەڵێ وڵاخ من ناشمەدە ئێستا زۆربەی زۆری لەم کاتەی کە ئێستا خەڵک لە ماڵەکانی خۆیان ناوەکو بری سەجن کراوە خەڵکانێکی ئێستا سەری کردوەتە خەو لە کاتێکا فرسەتێکی زێڕین دەتوە لەم فترەیە کۆمەڵیشت هەیە بیکەی هەم ماڵ و مناڵەکەی خۆت ئاگاداری بەسەریانەکەیتەوە لە قورئان خوێندنێ لە عیبادەت و لە خوێندنەوەت لە کۆمەڵێشت هەیە بیرکردنەوەت مێشتی ئەو خەڵکە بیری پێ بکاتەوە ئەو سەر کاتە خەو لە دوای چاوەڵا بێتاقەتم دەی باشە ئەخت وڵا خەوم لێ ناکەوێت ئەجە لای دکتۆر خەوم لێ ناکەوێت کابرا ئەوەی خواردبوویان و مەجەڵی ئەپراخێن بۆ دانابوو هەمووی خواردبوو جا بۆ شاری ژەها ماڵی لەلادێ بوو چوە لە دێک یەک مەجەڵی ئەپراخی خواردبووت بۆ چێکی بۆ لای دکتۆر وڵی مەعیدەم خواردن نابە جا خۆ مایدە خواردن بۆ ئەبێ سێوان ماڵی دربگەڕێ کاکە ئەمانی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ ئێمە جێهێڵاوە فەرموویەتی ئەگەر ئێمە بین جێبەجێ بکەین هەمومان ڕزگارەوە بینیان دوو لە کاتمان ماوە هاوکاران ئاماژە بۆ ئەوەکەن ئێستا کۆرۆنا و ڕێنمایە پزیشکەکان وایان کردووە کە مرۆڤەکان احتیمامێکی زۆر بە پاکوخاوێنی بدەن بەڵام وەکو ئاماژەمان پێکرد پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێش ڕێکخراوی تەندروستی گیانی و پێش پزیشکەکان فەرمانی بە ئێمە کردووە کە پاکوخاوێن بین وەکو خاڵێک لە ڕوخسارێکی سپیا چۆن ئەدرەوشێتەوە ئاوا بین لە کۆمەڵگەکەی خۆمانە دوای کۆرۆنا کاتێکە بەشێکی زۆری مسلمانان ئەچنەوە سەر هەمان ڕیتم و خۆنەپارێزی و دەست نەشۆردن و احتیمام نەدان بەخۆ جەنابەت چ ڕێنمایی و پەیامێکی بۆ ئەوانە و ئەماکەینە کۆتا قسە و کۆتا پرسیاری بەرنامەکەمان بەڵێ لە ڕاستیان من وەکو ڕێنمایی ناڵێم وەکو بیرخستنەوە بۆ خۆشم و بۆ هەموو بینەرانی خۆشەویستیش ئێمە چەند شتێک پێویستە بیکەین ئەگەر لەمە پێشتر نەمان کردو ئێستا لەم کاتا خەریکین وەکو بلێ بەرەو ڕووی ئەڕۆی کۆمەڵێشت هەیە بۆ مسلمان زۆر زەرورە زۆر گرنگە تەوبەکردن گەڕانەوەمان بۆ لای خوا تەوبە بکەین لە هەڵە و تاوانەکانمان جایتە تەوبەکردن بە هەموو نەوعەکانیەوە لەگەڵ خەڵکا خراپبووی هەڵوێستی و باش نەبووە دەوڵەمەنی تو یارمەتی فەقیرت نەداوە فەقیری تو جۆ نەداوەتە حەڵام و حرام و حەڵاڵ و ئەمانە لە هەموو ڕووەکانیەوە دووهەمینیان سەدەقەکردن زۆر زەرورە زۆر پێویستە کە تۆ ئێستا هانای بۆ ئەبەی پەنای بۆ ئەبەی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویەتی داو مەرزاکم بالصەدەقە لەم نەخۆشی خۆت بپارێزە چونکە ئەفەرمێ ئین الصەدەقەة تدفع البەلاء پێش ئەوەی بەڵاکە بێتە خوارە تۆ سەدەقەکە ئەکەی ئەو بەڵایت لێ دوورەکەوێتەوە خەڵک لەوانەیە ئێستا لەم کاتە ئابیری ئەوەی هەبێ بەڵام گرنگەوە بۆ دواییش لە بیرمان بێ دوای ئەم کۆرۆنا و وەزعی کۆرۆنا و نەخۆشیەکان کە تێپەڕەکرێ ئەمەی کە کۆرۆنا کۆی کردینەوە ئەمەی کە کۆرۆنا بۆی کردین ئەمەی کە کۆرۆنا فێری کردین بۆ دوا ڕۆژێ لە بیرمان دەچێ دەرگای مزگەوت کە ماڵی خوایە دەرگای مزگەوتمان لێ داخرا کە شوێنی پاڕانەوەی شوێنی نزایە ئەبیتە میوانی خوا و من بەبیرم
لە وڵاتی خۆمانە ساڵانی زوو بە تایبەتی لە شەڕەکانی عێراق زمانی زعیم سەدیق کابرا ماڵی هەبوو حاڵی هەبوو ژیانی هەبوو لێ قەوما بوو لە ترسی تۆپباران لە ترسی بەحسی لە ترسی زعیم سەدیق ڕایانەکرد لە ڕۆژم بۆ دەوزە شەو کە هاتنەوە ماڵەوە ئەچوونە ناو مزگەوت ماڵەکانی خۆیان هیچی لێ نهاتوو بەڵام چون ئەن ماڵی خوای لە ماڵی خوا پارێزراوە زۆر باشە لە ماڵی خوا بە سەدەقەکردن بە خێرکردن ئەمەمان بیر نەچین ئینشاڵڵا خوای تبارەک و تعالی ئەمەش بەسەمانەتی ئینشاڵڵا سەگیان زۆر سوپاس دەکەم سوپاس بۆ ئامادەبوونت سوپاس بۆ تەواوی ئەو ڕوونکردنەوە ڕێنمایی و پێیڤە جوانانەی کە پێشکەشی ئەمە و بینەرانت کردن سوپاسی جەناب دەکەم سوپاس بۆ خوای گەورەش لەسەر نیعمەتەکان ئینشاڵڵا بینەرانی عەزیز خۆشەویستم بەم شێوەیە ژاتمە کۆتای ئەڵقەی ئەمڕۆمان تا بەیگەشتنەوەیەکی تر بەخوای گەورە و میهرەبانتان ئەسپێرین خواتان لەگەڵ